ڕەگی ئەو ڕۆمان سکریبە یا سکریپت هەردوو یەکن سکریب یا سکریپت کە هەردوو یەکن ئەوە بۆیە گۆڕرا چون ئەوەی کە دوایوی چ دێ ئەوەش خۆ وەکو دوایوی ینی خۆ چاک دەکا بۆیە دەنا سکریب سکریپت هەر یەکن بە مانای نووسینن نووسین وشەی ئەوڵمان سکریپت کەواتە بە مانای نووسینە وشەی ئەوڵمان سکریپتە ینی خودی دەق ینی ئەو شتێک کە نووسراوە پێ دەڵێن دەق ئەوە نیا لێرەدا نێو ڕسمەکەدا دیارە قەدیم بەو شتێکە نووسرا ئێستا شەروای پێ دەڵێن بۆ شتێکە نووسرا پێ دەڵێن سکریپتەکەم بۆ بنێرە مەسەڵەن ینی دەقەکەم بۆ بنون ئەو شتێ ئەو نووسراوەکەم بۆ بنێرە سکریپت هەر لەوە ڕاهاتەوە هەر خودی ڕەگەکەیە سکرایب قەدیم پێشوەی کە تایپیست ینی ئەو خەڵک شتی دەنووسی پێشوەی کە ئەو ماشێن شتانە هەبن کە شتی بنووسن خەڵک شتی دەنووسی کە بە معنای نووسەر و کاتبە سکرایب سکرایب ینی کەسێکی کە دەنووسە سکرایب ئیسانەوەش هەر ڕەگەکەیە شتێکی وای پێوە ناندراوە دواتر سکریبڵمان هەیە یان شەق لە پەقلە نووسین خەتکردن نووسینی ئاڵۆ سکریبڵ سکریبڵ ینی ونی منداڵەگاوە شتی خەتخەتی دەکە بۆ دەڵێن سکریبڵ هەموو لە قەڵەم و نووسین ڕاهاتوە تۆ دەبێت تەسەووریکە قەڵەم و نووسین مانیوسکریپت مانیو ینی دەست دواتریش زۆری دەبینین مانیفاکچەر مەسەلەن ئەوانە مانیو ینی دەست سکریپت ینی نووسین ینی دەست نووس معناکەی کەواتە لەوەی بۆ لاو دەزانی لە چی ڕاهاتوە دەست نووس مانیو سکریپت دەست نووس دواتر ئەوە زۆر ئەوەم دیسکرایب ئێمە پێشتر لە سپێکت و لە پۆرت لە دوو ڤیدیۆی پێشوودا دیمان خوێن دیسانیش دەیبینەوە دی زۆر بەنابانگە دی شتێکی نێگاتیڤی هەیە ینی خوارەوە دوور ئێمە هەر واشی بیر لێ دەکەینەوە دی خوارەوە یا دوور شتێکی نێگەتیڤە سەرەوە و نزیک شتێکی پۆزیتیڤە باشە بەڵام دی سکرایب ینی بینووسە خوارێ کاتێکە تۆ شتی دەنووسی لەسەر کاغەزێک دەیهێنی خوارێ دەینووسی ینی ئەتۆ نەقاشی دەکەی ینی ئەو وێنەیەی دەکێشیەوە بەڵام بە وشە ینی وێنەیەکم بۆ بکێشەوە بەڵام بە وشە ینی بۆم وەسفکە وێنەکەم بە وشە بۆ بنووسی ینی بە وشە و کەلیمات ئەو وێنەیەم بۆ پشێشەوە بۆی کە بزانم وەسفی چ دەکەی شتەکەم بۆ وەسفکە دیسکرایبیکە دی ینی خوارەوە سکرایب ینی نووسینی ینی بیهێنە خوارەوە بۆم پشێشەوە بە وشە وەسفکردن لەوەی ڕادێ سبسکرایب ساب ینی پێشتر خوێنمان وەکو لە سپۆرتیدا سب ینی بنەوە سکرایب ینی نووسین ینی ئەوە نییە کاتێک عەقدێک قەراردادێکیە تۆ لە بنەوە دەنووسی ئیمزای دەکەی ساینی دەکەی بەوەی دەڵێن سبسکرایب شتێکی لیگەڵە ینی لە ڵۆ لە قانوندا ئەوەمان هەیە کاتێک تۆ شتێکی ئیمزارەکەی پێڵێن سبسکرایب ینی بنەکەی نووسیوە ناوی خۆت لێ نووسیوە و تۆ لەگەڵ ئەو شتە هەی باشە دواتر سابسکرایب وانەش لەوەدا کاتێک تۆ یوتیوب چانەڵێکی سبسکرایب دەکەی ینی تۆ ئەوەت قبوڵە و لەگەڵی هەی پێت خۆشە ئەوە لەوەی ڕاهاتوو وشەی بعدی وشەی دواتر سبسکرایبرە هەر ئەو کەسێکە هەر یوتیوب چانەڵ وەکو سبسکرایبر لەوەی بۆ لاو دەزان لە شۆڕاتە سبس ینی بنەکەی بنووسە ینی ئەسان چانەڵێک کە سبسکرایبی زۆر دەبێ ینی خەڵکێکی زۆر پێی وایە شتێکی دروستە و لەگەڵێتی ینی وەکو ئیمزایە گوایە وەکو ساینە گوایە عەقدەکە ئیمزای دەکەی ینی تۆ شتت پێ باشە ئەو ئی ئاڕەکەش کە دەیکاتە کەسەکە سبسکرایبەر مەسەن یوتیوب ینی یوتیوب یوتیوبەر ینی کەسێکی کە یوتیوب ساڵ دەکات دەیکاتە فاعیل ئی ئاڕەکە ئەوە جوانە ئینسکریپشن ئین ینی ژوورەوە سکریپت ینی هەڵکۆڵینە ژوورەوە کاتێک لەسەر بەردێکی تۆ هەڵی دەکۆڵی بەو چەکچوشتە هەڵی دەکۆڵی بۆ دەڵێن ئینسکریپت ئین ینی ژوور سکریپت ینی نووسین هەڵکۆڵین باشە کاتێک لەسەر ئەو ئەنگوسیلەیدی و تە هەڵی دەکۆڵن بۆ دەڵێن ئینسکریپشن دەکە تۆ ئەوانە نەزانی و ڕێگانە لێک نەکەی و ئینسکریپشن وشەیەکی زۆر ترسناکە سەختە
بەڵام کە تۆ لی تێدەگەی خۆ لە چۆڕا هاتۆ قەت لەبیر ناستەوە چون هەستی پێ پەیدا دەکەی ترانسکرایب ترانس ینی پێشتر خوێنمان ینی جۆستنەوە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە سکرایب ینی ئەتۆ ئەو دەنگەی بجۆزەوە بیکە نووسین ترانسێکە ینی بیجۆزەوە بۆ سکرێب بۆ نووسین ینی تۆ دەنگێک کە دەیبیستی و دوای دەینووسیەوە مەسەلەن پرێزیدنتێک قسەی کردو تۆ گوێ دەدێ و وشەکە ئەیە قسەکەی دەنووسیەوە بۆ دەڵێن ترانسکرایب نووسینەوەی دەنگێک شتێک ترانسکرایبی دەکەی ینی لە شتێکی ڕادەیهێنی دەیجۆزیەوە بۆ دەق بۆ نووسین ترانسکرایب لەوەی ڕاهاتوو یا بۆ دکتورەکان پرسکریپشن پری زۆری دەبینیم پری ینی پێش ینی بیفۆر پێش پری سکریپشن ینی نووسین پریسکریپشن ینی نووسینێکی کە پێشتر دراوە ینی پێش نووسین ینی ئەوە دکتورەکە پێشتر بۆت دەنووسێ دواتر تۆ دەسی وەری دەگری ینی ڕەچەتەی پێ دەڵێن بە کوردی ینی نۆتێک دەقێک کە نووسراوە پێشتر بۆی کە تۆ بچی دەرمانەکانت وەرگری ینی دەستورێکی نووسرا و لە پێش و پێشتر ینی تۆ بۆت دەنووسن جا دوایە دەیبێ پریسکریپشن لەوە ڕادێ ینی ڕەچەتە پری ینی پێشوو سکریپشن ینی پێش نووسراو پۆست سکریپت پۆست ینی دواتر هەرە جوورێک پری ینی پێشتر پۆست ینی دواتر معمولان کە نامان دەنووسین لە بنەوە PS-ێکی دەنووسنەوە بۆ معنایە مخففی ئەو پۆست سکریپتێ پێ ینی پۆست ئێسەکە ینی سکریپت ینی کە نامەیەکی دەنووسی تۆ دەبنەوە دەڵێ ئەها ئەوەش مەسەلەن تێبینی پاشکۆی نامەیان لە ئاخری نامەیەکی تۆ کە شتێکی دەنووسی شتێک لە بیرچۆی دەنووسی نامەکە تەواو بۆ دەڵێ هاوەش لە ئاخری نامەکە کە مەسەن شتێک دەینووسی بۆ دەڵێن پۆست سکریپت تێبینی پێ دەڵێن تێبینی دوایە وشەی دواتر سکریپچر ینی بەو کتێبە پیرۆزانە دەڵێنەوەی ئینجیل و تەورات و قورئانەوانە بەوان دەڵێن سکریپچر هەر وشەکە بە خۆی وشەیەکە قەدیمیە هیچ بەش ناکرێت سکریپچر لەوەی ڕاهاتر و نووسراوێک دەقێکی پیرۆز کتێبێکی پیرۆز ئەوە جالبە کەنسکریپت کن خوێندمان ینی پێکەوە سکریپت ینی نووسی ینی دەچی خەڵکێکی زۆر پێکەوە دەنووسی بە زۆری دەیانبێ بۆ سەربازی بۆی دەڵێن سەربازی بە زۆر گرتن درافت ینی درافتیان دەکەی دەچی کاتێک شەڕە دەچی ناو خەڵکی و جوانەکان دێنی کەنسکریپتیان دەکەی ینی کەن سکریپت ینی پێکەوە نووسینیان دەکەی و بە زۆر دەیانێنی بۆ سەربازی ناویان دەنووسی کنی ینی پێکەوە توگێر سکریپت ینی نووسین writing names together on a list for forced service پێکەوە نووسین بۆ سەربازی بە زۆر کنسکریپتی پێڵێن دواتر ئەسکرایب ئاد خوێندمان ینی بەرەو ئاد ینی بەرەو باشە سکرایب ینی نووسی ینی ئەوەنی ئەمە دەڵێن لە کوردیدا ئەوەی بەنی من مەنووسە ینی ئەوەی بە من مەیجێڕەوە بۆ من ینی هەڵی مەگەڕێنەوە بۆ لای من ئەوە ئەمن ئەوم نەکردەوە و کرێدیتەی مەدە بە من ئەو شتە لەسەر نیوی من نییە لەسەر نیوی منی مەنووسە ئاد سکرایب ینی گەڕانەوە بۆ سەر کەسێک مەسەلەن ئەو وەزعیەتەی دەگەڕێنەوە دەڵێ ئەو خەتای ئەو کەسە بوو ئەو ئەسکرایبی دەکەی بەو کەسە یا ئەسکرایب ینی لەسەر ناوی چێ بینووسینەوەی مەسەڵەن لە ڕەسمەکەدا نووسراوە ئەو وەزعیەتە خەتای ئەوەیە ینی ئەسکرایبی دەکەین بۆ کەسە ینی لەسەر شانیوە ئاد ینی بەرەو ئەو قامکە ینی ئەد ینی بەرەو چێ لەسەر نێوی چێ دەینووسی وەزعیەتە ئەسکرایب دوای نان دیسکریپت نان دیسکریپتمان خوێند ینی وەسفکردن نان دیسکریپت ینی ئەوەندە سادەیە کە ناتوانانی وەسفیکە هیچ ناتوانانی وەسفیکە زۆر سادەیە ینی هیچ شتێکی نیە نان دیسکرایب ینی شتێکی سادە نان دیسکریپت
کەواتە سکریبمان هەیە ئەتۆ پێشی پێوە بنەی پرسکریپشن دەبێتە ئەو ڕەچەتانێک کە پێشتر دکتۆر بۆت دەنووسێ و دواتر تۆ دەچی شتەکەی وەردەگری ینی پێش دەستور ینی دەستورێکەکە تۆ بچیەوەی وەرگری بەڵام پێشتر دکتۆرەکە بۆت دەنووسێ سب ینی بنەوە ژێر سبسکرایب ینی لە بن نووسین عەقدێک بێ کاناڵ یوتیوبێک بێت تۆ لەگەڵی هەی لەگەڵ ئەو شتە هەی ترانسکرایب ینی جۆستنەوە بۆ دەق شتێکی کە دەق نیە دەیجۆزێەوە بۆ دەق ینی دەنگێکی کە دەینووسێەوە پۆستسکرایب ینی نووسینێک دوایە کاتێک نامەکەت تەوا دەبێت پیسێکی دەنووسی ناتەوێت دیسان نامەکەی لەسەر ڕابنووسی وەکوێ جوورێکە شتێکە لە بیرت چۆ بەڵام لە بنەوە دەینووسی پیسێکی دەنووسی دی سکرایب دی ینی خوارەوە سکرایب ینی نووسین ینی هێنانە خوارەوە دیسکرایب ینی هێنانەوە وەسفکردنی شتێک ئینسکریپت ینی هەڵ کوتان کاتێک لە ناو بەردێکیدا تۆ شتێکی هەڵدەکتی دەینووسی ینی لە ناو ژوورەکەیدا دەینووسی ئینسکرایب هەڵکوتین چینە سەر مایند ماپەکە چەند میسالێکی کەواتە هەمووی لە سکرایبی ڕاهاتوون ئەگەمە سکریبل کوتمانیان خەتخەتیکردن The child started to scribble on the wall مناڵەکە دەستی کرد بە خەتخەتکردنی دیوارەکە script ینی دەق the actor forgot his lines from the script دڵ ئەکتەرەکە دیێڕەکانی ناوداخەکەی لەبیر چۆنیە سکریپتی ئەکتەر وشتمان هەیەونی فیلمێکی کەدانێوانە سکرپتێکی دەن دڵەهاوە لاینەکانی توێ کردێ بۆ دڵان سکرپت describe ینی وەسفکردن can you describe the thief to the police ئایا دەتوانیت وەسفی دزەکە بکەیت بۆ پۆلیس prescription the doctor gave me a prescription for pain پزیشکەکە ڕەچەتەیەکی بۆ ئازار پێدام subscribe ینی لە بنووسین please subscribe to my YouTube channel تکایە بەشداری کاناڵی یوتیوبەکەم بکە manuscript ینی دەستنووس This museum has an ancient manuscript. ئەم مۆزەخانەیە دەستنووسێکی کەوناری ینی کۆنی تێدایە. Inscription The ring has a gold inscription inside ینی هەڵان کوتاوە بە زێڕی لە ناو ئەوانە ئەنگوستیلەکە لە ناویدا نووسینێکی ئاڵتونی هەیە. Transcribe ینی جۆستنەوەی بۆ دەق I need to transcribe this audio recording پێویستە ئەم تۆمارە دەنگیە بنووسمەوە. Postscribe ینی دوانووسین He added a postscript to his letter ئەو تێبینیەکی زیاد کرد بۆ نامەکەی Scripture ینی ئەو دەقە پیرۆزەکان They study holy scripture every day ئەوان هەموو ڕۆژێک کتێبی پیرۆز دەخێننەوە وەکو قورئان مەسەلەن Conscribed ینی پێکەوە پچی خەڵکی تێک ڕابێنی بە زۆریوە ینی دی Army conscripted young men for the war سپاکە گەنجانی بە زۆر بەر بۆ سەربازی بۆ جەنگ Ascribe ینی بەناوی کەسێک نووسین Add scribe ینی لەسەر ناوی من نووسین لەسەر ناوی کەسێک نووسین He ascribes his success to hard work ئەو سەرکەوتنەکەی دەگەڕێنێتەوە بۆ کارکردنی زۆر یعنی بۆ سەختکارکردنی لەسەر ناوی سەختکارکردنی دەنووسێت لە کوردیشدا ڕێگەوەمان هەیە Subscribers We have 1,000 subscribers now. ئێستا 1000 بەشدار بوومان هەیە. Nondescript یعنی شتێکی کە بەڕاستی وەسف ناکردەوەندە سادەیە. He lives in a nondescript house. ئەو لە خانوویەکی سادەدا دەژی کەواتە هەمویان لە سکریپت ڕادێن سکریپتیش کە باسمان کریانی نووسین بە لەوەی بەولاوە سکریپتی ئاوە تێ بکەین سکریپت یا سکریپ ینی نووسین. زۆر سپاس.